حاضرن برادران آمادەن آمادەن برادران کاک ئامادەن کاکە سەرەتا بەناوی ئەم تیمەی ئەم چالاکیەمان کرداوی لێبوردنەکەین لەوەی کە دواکەوت لە وادەی خوا کۆنگرەکەمان بۆ نەکرا بەڵام ئەم چالاکیە پەیوەندی بە ژیان و گوزەرانی هەمومانەوە هەیە پەیوەندی بە ژیان و گوزەرانی سیاسی هەرێمی کوردستانەوە هەیە ئەم پەخستنی پەرلەمانە پەیوەندی بەو هەزاران کەسەوە هەیە کە دەنگیان داوە و چاوەڕێ دەکەن کابینە دروست بێ و کارەکانی حکوومەت ڕای کرێ و لەنگبالاتی هەیە ئێمە یاداشتێکمان ئامادە کردەوە یاداشتا کۆمەڵێک ئیمزای لەسەرە ئێستا کاک عوسمان گوڵپی یاداشتەکەتان بۆ خوێنێتوانێ دوایش یەک دوو کەلیمەی ترمان هەیە لەگەڵ بەڕێستانە سپاس بۆ ئێوە دووبارە داوای لێبوردنەکەین ئەم یاداشتە بە واژۆی نزیک بە 200 ڕێکخرا و خەڵکی نخبەی ڕۆشنبیر و سیاسی ئەم وڵاتە کراوە و ئاراستەی ڕای گشتی و فراکسیۆنەکان و هێزە سیاسیەکان دەکرێت و وێنەیەک بۆ نوێنەرایەتی وڵاتان دەنێرێ و لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە تایبەتمەند بە پرسی هەڵبژاردن دیموکراسی مافەکانی مرۆڤ بەڕێزان ڕای گشتی یەرێمی کوردستان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان هێزە سیاسیەکان یاداشتی پرسی پەرلەمانی کوردستان زیاتر لە 18 مانگ بەسەر ئەنجامدانی هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تێدەپەڕێت تا ئێستا جگە لە سوێند خواردنی ئەندامانی پەرلەمان و جێگیربوونی موچە و ئیمتیازاتەکانی پەرلەمانتاران پەرلەمانی کوردستان هیچ کۆبوونەوەیەکی ئەنجام نەداوە و بە هیچ ئەرکێکی تری خۆی هەڵنەستاوە ئەوە وێ ڕای ئەوەی ناوچەکە بە دۆخێکی ئەستیاردا تێدەبڕێت و هەرێمی کوردستان لە هەموو کات زیاتر پێویستی بە پەرلەمانێکی کارا و پێگەێنانی کابینەی نوێی هەبووە و هەیە بەڵام بەداخەوە زۆر خەمساردانە و نابەرپرسانە مامەڵە لەگەڵ پرسی پەرلەمانی کوردستان کراوە ئەوە لە کاتێکدا هەڵبژاردنەکانی عێراق دوای ساڵێک لە وادەی هەڵبژاردنی پەرلەمان وێ ڕایبوونی ناکۆکی قوڵی نێوان هێزە سیاسیەکان لە ئێستادا سەرجەم هێزە سیاسیەکان و فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لە بەردەم بەرپرسیارەتێکی مێژوویی و ئەخلاقی و سیاسی گەورەدان کە لەوە زیاتر درێژە بەم خەمساردیە نەدەن و هەرێمی کوردستان لە بۆشایی گەورەی نەبوونی پەرلەمانێکی کارادا نەهێڵنەوە ئێمە وەک ژمارەیەک لە نوێنەرانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نووسەران و ڕۆشنبیران مامۆستایانی زانکۆ و کەسایەتی سیاسی و زانایانی ئاینی و چین و توێژە جیاوازەکان لەم یاداشتەدا جەخت لەسەر یەکلاکردنەوەی پرسی پەرلەمانی کوردستان دەکەینەوە وەک زەرورەتی ئەم دۆخە چەقبەستووە نەخوازراوەی کە دامەزراوەکانی هەرێمی کوردستانی خستۆتە ژێر بەرپرسیارەتیەوە بۆیە لەم یاداشتەدا جەخت دەکەینەوە لەسەر ئەوەی کە پەرلەمانتاران لە نزیکترین وادەدا کۆبوونەوەکانی پەرلەمان دەست پێ بکەنەوە و دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرن و ئەرکی خۆیان ڕاپەڕێنن لە بەرامبەر ئەو بەرپرسیارەتە مێژوویەی کە لە ئەستۆیاندایە کە بێگومان ئەمە ڕێگا دروستەکەیە لە ئەگەری جێبەجێ نەکردنی خاڵی یەکەمدا داوا دەکەین بە میکانیزمی گونجاو و ڕێگای یاسایی پێویست کۆتایی بەم خولەی پەرلەمانی کوردستان بێنرێت و چیتر درێژە بەم دۆخە چەقبەستووە نەدەن چونکە پەرلەمانێک بە ئەرکی خۆی هەڵنەستێت و پەک خرابێ و هیچ جەنگاوێکی چارەسەریشی پێنەبێ مانەوەی بەو شێوازە نەنگیەکی گەورەیە و نابێ پەرلەمانتاران لە پێناو هیچ امتیازێک تا قبوڵی بکەن ئەم یاداشتە هەستکردنە بە نیگەرانی و ناڕەزایی قوڵی خەڵکی کوردستان لەو دۆخە چەقبەستوویەی کە بەهۆی ناکۆکی هێزە سیاسیەکانەوە هاتووەتە ئاراوە و دامەزراوەیەکی گرنگی وەک پەرلەمانی پەک خستووە بۆیە داوا دەکەین فراکسیۆن و هێزە سیاسیەکان بەدەم ئەم یاداشتەوە بێن و بەڕوونی ڕای خۆیان بەرامبەر خەڵکی کوردستان لەو بارەوە ڕوون بکەنەوە و
هەنگاوی جددی بۆ بنێن لەگەڵ ڕێزدا 10/5/2026 و ئەم یادداشتە بە هەر سێ زمان لە بەردەستاندایە و کەمێکی تر پێتان نەدەین کاک دکتۆر سەروەر قسەی تری لەم بارەوە هەیە باب بەڕێزان سڵاوتان لێبێت هەروەکو هاوڕێم مامۆستا عوسمان باسی کرد و یادداشتەکەی پێشکەش کردن ئێمە لە ڕاستیدا بە ئەرکێکی یاسایی مەدەنی نیشتیمانی خۆمان هەستاین ئێمە هیچمان نەویستووە جگە لەوەی کە خوازیارین شەرعیەت بۆ ئەو هەرێمەمان بگەڕێتەوە ناکرێت دەسەڵاتی کوردی باز لە دیموکراسیەت دەکات بەڵام دیموکراسیەت تەنها لە هەڵبژاردندا کۆ بکەینەوە هەڵبژاردنیش بەو هەموو تێبینیەکەوە لەسەری بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوە هەڵبژاردنمان کرد دوای هەڵبژاردن چی ئەگەر دیموکراسیەت بریتە لە هەڵبژاردن بریتە لە دروستکردنی پەرلەمان بریتە لە دەستا و دەستکردنی دەسەڵات بریتە لە سربەخۆیی دادگاکان بریتە لە ئازادی ڕۆژنامەگەری و کاری مەدەنی و هەتا دوایی بەداخەوە ئێمە ئەو پایانە لە لای دەسەڵاتی ئێمەدا لەنگە هەر بۆیە لە پێناو ئەوەی ئەم دۆخە چەقبەستوویە تێپەڕێنرێت کە ناکرێت ئێمە ئەمڕۆ کە 10/5/2026 1276 ڕۆژە کە 3 ساڵ و 6 مانگ دەکات ئێمە پەرلەمانمان نییە و لە بۆشایی یاسایی داین ئەمڕۆ 565 ڕۆژە کە ساڵێک و 6 مانگ دەکات ئێمە هەڵبژاردنمان کردووە بەڵام پەرلەمانمان نییە ئەمڕۆ 3 ساڵ و 6 مانگە حکوومەتەکەمان کاربەڕێکەرە لە بۆشایی یاسایی داین هەر بۆیە داواکار بووین بەم یادداشتە داوامان لە پەرلەمانتاران کرد کە ئاراستەی سەرجەم هێزە سیاسیەکانمان کردووە بۆ ئەوەی پەرلەمان کارا بکەنەوە ئەمەش وەکو ئەو دەستەیە دەتوانین بڵێن یەکێک لە کارەکانمانەوە لە فشارەکانماندا واز ناهێنین بەڵکو ئەگەر بێت و ئەم ڕێکارانە نەگیرێتە بەر ئێمە وەکو ئەو دەستەیە وەکو دەستەیەک لە ڕێکخراوەکان وەکو کەسایەتیەک ناچارین تکایە ناچارمان مەکەن دەسەڵات بۆ ئەوەی نەچین سکاڵا لە دادگەی ئیتیحادی تۆمار بکەین دڵنیابن یادداشتمان نووسیوە لە قۆناغی دووەم ئەگەر بێت و ئەمەنەیەتە دی ئەو کاتە یادداشت تۆمار دەکەین لە ڕێگەی دادگەی ئیتیحادیەوە بە پێی یاسا یا دەبێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە یا هەڵبوەشێتەوە هەر بۆیە لەو پێناوەدا ئێمە یادداشتەکەمان پێشکەش بە بەڕێزان کرد پەرلەمانتاران و ئەوانیش لێرە بە دڵێکی فراوانەوە وەریانگرت و هیوادارین بیگەن نەشوێنی خۆی و فشارەکانمان جێگەی خۆی بگرێ و سپاسان دەکەین بەڕێزان ئێمە ئەمڕۆ کە ئەم یادداشتەمان گەیاند بە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان و لە ڕێگەی ئەوانەوە بگات بە فراکسیۆنەکانی پەرلەمان و تەنانەت حیزبەکانی خۆشیان ئامانجمان ئەوە بوو کە پەرلەمانی کوردستان شکۆی بۆ بگەڕێتەوە دوای ئەم هەموو گۆڕانکاری لە ناوچەکەدا هەیە لە دوای ئەوەی کە حکوومەتی دوای عێراق پێک دەهێنرێ و گرەی سەرۆک کۆمار کرایەوە بۆ خۆتانەزان لە ناو هەموو ململانی سیاسیانەدا ناکرێ پێگەی هەرێمی کوردستان و قەوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان لاواستر ببێ بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە دەوڵەتە هەرێمایەتیەکان و کۆمەلگەی نێودەوڵەتی شکۆی پەرلەمان ئامانجی سەرەکی ئەم جوڵەیەی ئەم 200 ڕێکخرا و زیاتر لە کەسایەتیە جۆر بە جۆرەکان بوو بۆ ئەوەی پەرلەمان چێتەوە شوێنی خۆی چونکە لە 2015 کاتێک کە ڕێگری کرا لە سەرۆکی پەرلەمان لە سەردانێکیدا بۆ بەریتانیا سەرۆکی پەرلەمانی بەریتانیا لێ پرسی بوو چۆن تۆ ناهێڵن بڕۆیتەوە بۆ هەولێر ئەی میلەتەکەت ئەڵێ چی میلەتەکەت بۆ خۆی ناکاتە خاوەنی ئەم بابەتە پرسی هێزێک دوو هێزی سیاسی نییە پەرلەمان بە ئیرادی ئەوان کۆ بێتەوە یان کۆ نەبێتەوە پەرلەمانی کوردستان بەرهەمی خوێن و عەرەق و فرمێسک و جینۆسایدی میلەتێکە بە درێژایی 100 بۆیە هەمومان هەموو چین و توێژەکانە بێ خۆمان بکەین بە خاوەنی و گوشارەکانمان چڕ بکەینەوە کە ئەم دۆخە چەک بەستووە تێپەڕێنین چونکە ئەگەر دۆخەکە بەم جۆرە بێنێتەوە بەداخەوە قەوارەی سیاسی هەرێمی کوردستانیش لەبەر دەم مەترسیەکی زۆر گەورەدایە و من ئەمێ ئەوەش بڵێم لە ڕاستیە کە بەداخەوە خودی پەرلەمان و پەرلەمانتاران باجی هێز و لایەنە سیاسیەکان نەدەن و ئەوان بوونەتە قوربانی
ئەجینا پەرلەمانتاران حەزیان ئەگەر ئێستا ساڵ و نیوێک بووایە ممارەسەی کارەکەی خۆیان بکردایە لەسەر و ئیرادەی ئەوانەوەی بەڵام پەرلەمانتارانیش ڕۆڵیان ئەبێت و ئەتوانن گوشارەکانی خۆیان چڕکەنەوە وەک چۆن لە خولەکانی تری پەرلەمانی کوردستانە لە خولی یەکەم لە خولی سێەم لە خولی چوارەم پەرلەمانتاران و لە خولی پێنجەم زەختیان کردووە لە حیزبە سیاسەکەوانەوە پەنایان بردووە بۆ چەندین ڕێگەی دیموکراسی و مەدەنی تا گوشاریان دروست کردووە. ئامانجەکەی ئێمە ئەوەیە ئەم خەمە خەمی هەموو لایەکمانە خەمی هەموو میلەتە خەمی هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و چین و توێژەکانی خەڵکە کە ئەم موەسسەیە دامەزراوەی پەرلەمان بە هەموو لایەکمان کارا بکەینەوە و لەم دۆخە چەقبەسوێتی پەڕێنین. ئەم دۆخەی ئێستا تەمان ئێوە باس لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکەن بۆی ئەو دۆخەی کە ئێستا هەیە لەو چەقبەستوی یاریمی کوردستان نەجاتی بێ بەڵام باس لە دووبارەکردنەوەی هەڵبژاردنیش دەکرێت. دۆخی ئێستای هەرێمی کوردستان متمانەی جەنگدەر پێویستی بە دووبارەکردنەوەی هەڵبژاردن هەیە؟ ئێمە پێمان وایە کە ئەم دۆخە چەقبەستووە ئەوەی کە تیا زەرەرمەندە خەڵکە هەرێمی کوردستانە ناو ناوبانگی پرۆسەی دیموکراتی لە هەرێمی کوردستانە و ئێمە لە خەمی ئەوین و پێمان وایە ئەم پەرلەمانە ئەگەر پەرلەمانی پارتی و یەکێتیە بانایی بگۆڕین لە پەرلەمانی کوردستان و بە پەرلەمانی پارتی و یەکێتی. ئەگەر پەرلەمانی خەڵکیشە پەرلەمانی کوردستانە ئەبێ بە هەمومان گوشار دروستکەین لەسەر پارتی و یەکێتی بۆی کە پەرلەمان لەمو زیاتر پەک نەخرێ و ئێمە تەناشتێک کە ڕەنگە برادەکانمان باسییان نەکردبی ئەوەیە کە ئەمە چالاکیەک نییە لە کۆکردنەوەی 200 ئیمزا بۆ ئەوەی کە پەرلەمان کاراکرێتەوە. ئەمە دەستپێکە پرۆسەیەکە بۆ گوشارکردنە سەر پارتی و یەکێتی. ئێمە نازانین بەڕاستی لە ڕووی یاسایی ئەوانیانێت بە شێوازێک بە شێوەیەک چارەسەری بکەن بەڵام ئەبێ ئەم پرسە چارەسەر کرێ چکە ئێسامە خاڵی لاوازی هەرێمی کوردستانە خاڵی لاوازی کوردستانە لە بەردەم هەموو ئەو دانوستانانەی کە لە بەغداد هەیە لە گۆڕانکارەکانی ناوچەکە هەیە. ئێمە نامانێت ئەم لاوازیە بەم لاوازیە بچینە ناو پرۆسەیەکی ترەوە بۆیە ئەمە دەستپێکە بۆ گوشارکردن بۆ شێوازی چالاکی نوێ بۆ ئەوەی کە بتوانین کە پەرلەمان لەم بنبەستە لەم چەقبەستنە ڕزگار بکەین. يعني لا اشترى يعني شخص على تمارجع لسر بكسني برلمان يعني لدادين فكرالي بما شيء والله ما في شيء هو بكا وانات وانا برلمان أول شيء استأوى شدة شيء يا سيد كان دوزي وطوا هو إذا برلمان كان كان ريبوت وشان لڕاستی دا وەکو دەرچەی یاسایی خاڵی یەکەمیان بەنسبەتی ئەمە لە چوارچێوەی دەسەڵاتی دادگای ئیتیحادیدایە هەروەکو ئەوەی پێشتریش هەڵی وەشاندەوە پەرلەمان کە تەمەنی خۆی درێژ کردبەوە و خاڵێکی تر بەپێی مادەیەکی دەستوری هەڵبژاردن مافێکی هاوڵاتیانە هاوڵاتیان دەنجیان داوە ساڵێک و 6 مانگ پێش ئێستا بەڵام ئەو مافەیان تاکو ئێستاشی لەگەڵدا بێت پیادە نەکراوە بۆیە بۆ مەبەستی تر بەکارهێنراوە ئەمە یەکێکە لە ڕێگاکان. لە ڕووی سیاسیەوە دادگای ئیتیحادی بڕیار دەدایە بڕیار نادا بابەتێکی ترا. ڕێگەی دووەم لە ڕاستیدا هەموو پەرلەمانتارەکانیش دەڵێن ئێمە بێزاری لەو بارودۆخە هەموو لایەنە سیاسیەکانیش وا دەڵێن ئێمە دەمانەوێت بێنە سەر ئەرزی واقع بڕیار بدەن 50 زائیدیەکی پەرلەمانتاران 51 پەرلەمانتاران دەست لە کار بچێشێتەوە پەرلەمان ئۆتۆماتیکی خۆی هەڵدەوەشێتەوە. ئەو مانەزاری کەدای سەرەکیەکی توپارتی و بۆ مشمان لەوانای بۆ بۆمان لە سیاسەکانی تریان بۆسوونەکان کە پێشکا پەرلەمانتارەکانە لەناو پەرلەمانە بچەوە نایان بۆ شوێنەوە بۆیە تەواو ببێ بە پەرلەمانێکی توپارتی و هەموو خەتاکە چێتە سەر شانیوان لەبەرێکی ئێستا کەسی وەخەکە پێی خەتا تەنانکی توپارتی نیە لایەنە سیاسەکانی تریش خۆچی هیچ کاتێکناوی ئەوان نایە. ئێمە نەمانوتووە تەنها یەکێتی و پارتی بەڵکو یەکێتی و پارتی دوو هێزی دەسەڵاتدارن هێزی سەرەکین توانیویانە پەچی بخەن بەڵام لەگەڵ ئەوەشدا لە یادداشتەکانماندا ئێمە هەمیشە ڕووی دەممان لە ئۆپۆزیسیۆنیش بووە وتومانە چەندە دەسەڵات تاوانبار بێ ئەگەر ئۆباڵی ئەستۆی ئۆپۆزیسیۆن کەمتر نەبێ زیاتر نییە هەر بۆیە وتومانە بارودۆخێک دروست کراوە لەلایەن پارتی و یەکێتی بە جۆرێک لە دەستبارگرتن لەلایەن هێزەکانی ئۆپۆزیسیۆنیشەوە.